ئەم وڵاتە دنیایان بۆ خەڵک دابین نەکردووە دەیانەوێت دینیشان لێبەستێنن چەند کەناڵ هەن بە تایبەت لەلایەن هەندێک لە حیزبە حوکمڕانەکانەوە بە پارەی بەلاشی ئەم وڵاتە بە پارەی دزراوی ئەم وڵاتە بە پارەی بە گەندەڵی وەسەرێک دەڕاوی ئەم وڵاتە کار دەکەن بەڵام بۆچی تەرخان کراون بۆ هەڵوەشانەوەی خێزان بۆ لێدانی ئەخلاق بۆ دوورخستنەوەی خەڵک لە خوا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی ئەوە هاتووە چی دیکە خەڵکی دیکە هۆشداریمان پێنەدا لە ماوەی ڕابردوودا ئێمە لەگەڵ نوێنەری تێوەگرتوەکان جینین پلاسخار دانیش بووین تێو بۆ جاری دووەمە پێتان دەڵێم ئەم دەبەری سەوز و زەردە چیدی ناگونجێ ئاوا بەردەوام بێ لە خەمی خۆتان بن چاکسازی بکەن بۆ خۆتان ئێمە لە مێژە دەڵێین لە مێژە داد و فیغان دەکەین لە مێژە دڵسۆزانە ڕەخنەیان لێ دەگرین دەڵێن ئەم وڵاتە ناگونجێ ئاوا بەردەوام بێ با لە زوڵمەوە بیگۆڕین بۆ عەدل وڵات بە زوڵم تەسک دەبێ و تەنگ دەبێ بەڵام بە عەدل فراوان دەبێ بە ڕەحمەت و بە زەی بەیەکدی داهاتنەوە و بە تەبایی وڵات فراوان دەبێ بەڵام بە تەنگ بەیەکدی هەڵچنین بە تایبەت چینی کەم دەست و هەژار و نەدار و کەم ئەندام و لێقەوما و کار و کاسبی کرد کە ئەوانە زیاتر ناڕەحەت بن کۆمەلگا لەسەر شانی ئەوانە بنیاد نەراوە نەک لەسەر شانی مستە بەرپرسێکی گەندەڵ بەس مستە بەرپرسێکە سەر بەرەو ئاسمان بەرز ناکەن و خوا ببینن چاویان خەڵک نابینێ ئەمە نەک لێرە بیڵێم لە کۆبوونەوەی تایبەتی پێم گوتووە چاوتان خەڵک ببینێ سەر بەرەو خوا بەرزکەنەوە ڕەحم و وجدانتان بجوڵێ ئەگەر ناخوا چی دیکە ئەم وەزعە بۆ ئێوە بەردەوام ناکە خوا چاکە و نیعمەتێکی گەورەی لەگەڵدا کردوین ئەو بۆ 32 ساڵ دەچێ لەم بەشەی کوردستاندا ئێمە خاوەنی هەرێمێکین خاوەنی حکوومەتێکین هەرچەند ئەویشمان کردوتە دوو کرد بەڵام پێم وایە ناگونجێ چی دیکە بەردەوام بێ ئەگەر لە فریای خۆمان نەیەین